ئەمریکا ئەو وڵاتە بۆ بەشێکی زۆری کۆچبەر و پەنابەران پەناگەیەکە بۆ ڕزگاربوون لەو کێشە و گرفتانەی لە وڵاتانی ڕەسەنی خۆیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە. بەڵام هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی هەن هێشتا بەرۆکی خێزانە کۆچبەرەکانی بەرنەداوە. لەوانە خەتەنەکردنی کچان FGM کە بەشێک لە کچانی نێو کۆمەڵگەکانی ئەفریقا و ئاسیا و تەنانەت کۆمەڵگەی کوردیش پێوەی دەناڵێنن. کۆڵ یەکێکە لەو کچانەی لە تەمەنی 11 ساڵیەوە بووەتە قوربانی ئەو نەریتە و دەڵێت کاریگەریەکانی خەتەنەکردن لەسەر کچ لە هەردوو لایانی جەستەی و دەرونیەوە هەرگیز ساڕێژ نابنەوە و لەگەڵ ژیانت کارلێک دەکەن. لە کاتێکدا کۆڵ نەشتەرگەریەکی پێشکەوتووی بۆ ئەم مەبەستە ئەنجام داوە لەلایەن دکتۆرانی پسپۆر لە ویلایەتی کالیفۆرنیا، ئەمەش بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجیەکەی گرتوۆتە ئەستۆ. من یەکێک بووم لە قوربانیانی خەتەنەکردن کە ئەو کاتەمەنم 11 ساڵان بوو. ڕاستیدا خەتەنەکردن هەرگیز ساڕێژ نابێت بۆ هەمیشە لەگەڵت دەمێنێتەوە. ملمانی نۆی 2017 نەشتەرگەریم بۆ کراوە بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجی نەشتەرگەریەکەی گرتوۆتە ئەستۆ. زۆر سپاسگوزارم کە پەیوەندیم بۆ ڕێکخراوە کرد چونکە ئەوان چەندین ڕێگەیان هەیە بۆ هاوکاری و کەمکردنەوەی کەمێک لەو ئازارانە. ئەو ڕێکخراوە جگەلەوەی یارمەتی قوربانیانی ئەو نەریتە دەدات، هەروەها بە هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی ئەمریکا ڕێگری لەو هەوڵانە دەکات کە لەناو وڵاتەکە دەدرێن بۆ خەتەنەکردنی کچان. بەر لە هەموو شتێک ئێمە بەرچاوڕوونی دەدەینە پۆلیس و ڕێگری لەو خێزانانە دەکەین کە هەوڵ دەدەن کچەکانیان بە مەبەستی خەتەنەکردن ببەنە دەرەوەی ئەمریکا. بۆ نمونە بەم دواییانە ڕێگریمان لە ژنێک کرد کە دەیویست کچە 12 ساڵانەکەی بێتەوە بۆ وڵاتەکەی و خەتەنەی بکات. بەڵام ئێمە بە هاوکاری نووسنگەی لێکۆڵینەوەی فێدراڵی FBI توانیمان پاشگەزی بکەینەوە و ڕێنمایی و هوشیاریان پێ بدەین. هەروەها پێبەدی سوورە لەسەرەوەی کە ڕێنمایی هۆشیاری بۆ ئەو خێزانانە کاریگەری باشتری دەبێت لە گرتنەبەری ڕێگاکانی تر. دەڵێت هۆشیاریان دەکەینەوە لەوەی کچەکانیان لە دوای خەتەنەکردن بە درێژایی ژیانیان تووشی گرفتە دەرونیەکان دەبنەوە و ئارزویان بۆ هاوسەرگیری کەم دەبێتەوە. ئێمە نامانەوێت ڕاستەوخۆ پێیان بڵین ئێوە کارێکی هەڵە دەکەن، بەڵکو بە شێوازەشی تر بۆیان دەسەلمێنین کە دەبێت هەڵەکان ڕاست بکرێنەوە. بۆ نمونە بە خێزانەکان دەڵێن ئەگەر ئێوە کچەکانتان خەتەنە بکەن هەرگیز خۆتان نابینن، یاخود ئەشێت کچەکانتان نەتوانن هاوسەرگیری پێک بهێنن، چونکە کەلتوری هێندێک لەو خێزانانە باوەڕیان وایە ئەگەر کچەکانیان خەتەنە نەکرێن ناتوانن هاوسەرگیری بکەن. ئەمەش زۆر بێمانایە و ئەوانش کە قوربانین ئێمە هەوڵ دەدەین بیان جێڕینەوە باری ئاسایی خۆیان بەدابێنکردنی دکتۆری دەرونی بۆیان، چونکە دوای خەتەنەکردن ڕوبەڕووی چێشە دەرونیەکان دەبنەوە کە چارەسەر بۆ بوژانەوەی ئەو کەسانە ئاسان نییە. ئەگەریش توانای هاوسەرگیریان نەبوو ئامۆژگاریان دەکەین نەشتەرگەری بکەن. کۆڵ دەڵێت لە دوای ماوەیەکی کەم لە نەشتەرگەری هەستی بە گۆڕانکاری کردووە. بەڵێ لە دوای نیشتەرگەریم هەستم کرد بە تەواوی کچێکی جیاوازم، چونکە لەو کاتەوەی من لە تەمەنی 11 ساڵیەوە خەتەنە کرابووم هەستم بەوە نەکردبوو کە بەشێکەیە لە لەشی مرۆڤدا هەندە گرنگ بێت، هەتا ئەو کاتەی گەورەش بووم. بەڵام دوای ئەنجامدانی نەشتەرگەری کە هەمیشە باسی دەکەمەوە کاتێک سەیری تیڤیم دەکرد کچ و کوڕێک ماچی یەکیان دەکرد، هەستێکی تایبەتم لا دروست بوو کە پێشتر هەستم پێ نەکردبوو. ڕاستەوخۆ پەیوەندیم بە دکتۆرەکەمەوە کرد و پێیوتم ئەوە بوو کە ئێمە مەبەستمان بوو پێی بگەین. ئەشێ هەموو کەس وەک کۆڵ بەختەوەر نەبێ ئەو یارمەتیانەی پێ بگات و بۆ ئەمە بە 6 ساڵانە چەندین کۆڕ و کۆبوونەوە لە ئەمریکا ئەنجام دەدرێن، لەوانە ڕێپێوانی ساڵانە بۆ نەهێشتنی خەتەنەکردن وەک 20 FGM. من هەموو ساڵێک بێژداری لە ڕێوەڕسمی کۆتایی هێنان بە خەتەنەکردن دەکەم کە ئەم ڕێکخراوە ساڵانە ئەنجامی دەدات. ئەمە ژوا دەکات ئێمە زیاتر لە یەکتر نزیک ببینەوە. بەڵام پرسیارێک بۆ زۆر کەس دەمێنێتەوە، ئایا ڕێپێوان و کۆڕ و کۆبوونەوە بەسن بۆ نەهێشتنی نەریتێک لەنێو هەندێک کۆمەڵگەدا کە بۆ هەزاران ساڵ پەیڕەویان کردووە؟ باڵا حەسەن، دەنگی ئەمریکا.